کە کەسانێک خوا بەرزی کردوونەتەوە تو ئەتەوێ بە بوتان نزمیاکەیتەوە کەسانێک کە خوای پەروەردگار هەیبەتی پیان بەخشیوە و خوا هیدایەتیانی داوە ئابایان کردو و نیقابیان کردو و باڵاپۆشن تۆ ئەڵی خوا ئازانێ لە ژێرەوە چیەکەن تۆ ئەڵی بۆ ناوەیکەن کەسانێک ڕیشان داناوە پێشفەرزە ئەهلی مزگەوتن تۆ ئەڵی ئامانە دینداریەکەیان بۆ خەڵکە و بۆ خوانیە بۆ ڕیایکەن ئەمانە مەگە خوا بزانێت چیا لە ژێر ڕیشەکانە خۆت حازر کە بۆ بان پردی سیڕات ئەو پردەی کە لە موو باریکترە کە لە شمشێر تیشترە و حەبس سەکری لەو بان پردە و داوای بەڵگەت لێکرێت بۆ ئەو بوتانانەی دنیات بەم زمانە شەڕەت کردت بەڵگەت هەیە ئەلەوێ ئەزانیت ئازاری فرمێسکەکانی دنیامان چەندێ سەخت بوو ئەلەوێ ئەزانی دڵیەشانەکان چەند ئازارمانیدا ئەلەوێ ئەزانیت بوتانەکان چەندێ دڵمانی ئازاردا و ئەو ڕەنگ و ڕوخسارەی کە خەماویت کرد ئەلەوێ پێ نیشانە درێت عقوبەکەی چییە